براستی زۆر سپاس ئێوە دایم لەگەڵ ئێمە و ئازاری خۆمانن تایبەت ئێمە قۆناغی ئستثنایی لە ڕۆژاوای کوردستان و بە تایبەتی و لە هەموو سووریا بەگەلەمپەری تێدەپەڕێنن. هەموو تەنزان لە 27 مانگی ڕابردوو چەتەکانی دەستەی تەحریر شام ئێریشەک برنا سەر شاری حەلەب دوای کە ئێوان لە شوونی خۆیان لە پارێزگای ئیدلب کە داگیریان کردبوو بۆ دۆرپێشکردنی عەفرین پێش 2018 ئەمانە کە ئێریشی حەلەبیان کرد دیارە کە ڕاستە هاتبوون بۆ پەیکەی میلیشیاتی ئیرانی بچووک بکەن بەڵام دیارە ئەرمانجی سەرەکییان لە ناوبردننی کورد بوو ئەوەژی لە گۆری ئەو ڕێکخراوی ناودەولەتی کە هاتبوون کۆمەلکوژیەکە گەورە دەرحەقی ملەتی خۆماندا لە کانتۆنا شەهبا جێبەجێ بکەن و هەمووتان دەزاننجی کە ئەمە ئەگەر شاری حەلەب بێتە داگیرکرد ئەمە دەبە حەشتەمین شاری سووری کە لای دەوڵەتە داگیرکردیا تورکیا تێدا داگیرکردن داگیرکردیا تورکیا هەمووتانجی دەزانن کە لە کاتی تەسلیمکردنی دۆسەیە سووریا یەک مەبەستی هەبوو کە کورد هیچ پەیکەیەکی لەناو سووریا نەبە بەڵام دیارە بدلیان نەبوو و ئەو هەموو خەونیان فەشەل هێنا کە کوردان ئەتوانی بوون نەخشەیەکە گەورە ڕسم بکەن و ئەتوانی بوون شێوەیەکی سیاسی ڕێڤەبەریە خۆسەر دامەزرین 2014 تا ئەمڕۆ کە ئەمڕۆ بووە نەخشەیەکە گەورە ڕقامێکی زۆر دژوار نەبەس سووریادا هەموو ڕۆژهەلاتە ناویندا ئەوژی دیارە بدلی تورکیا نییە لەبەر تورکیا هیچ دیفاکتۆیەکە کوردی قبولی ناکە وجودی کوردی قبولی ناکە و بۆنی کوردیجی قبول ناکە نە لە باشووری کوردستان و نە ڕۆژاوای کوردستان و نە لە باکووری کوردستان و حتا لە ڕۆژهەلاتی کوردستان دیارە فۆبیایەکە نەتەوە کورد لە لای دەوڵەتە تورکەیە و تورکیاژی و چێتەی نوێگە ئەمە 6 ڕۆژە بە حەقدەک و کینەکە گەورە نزیکی کوردنشینن حەلەب دەبە و لەبەر ئەواژی ئێستا هەردوو گەرەکن کوردنشین ئەشرەفیە و شێخ مەخسوود لە گەماردوورێکە گەورە دەنە و سەخت دەنە و خەڵکێمە بەڕاستی لە بینی ژیان و نەماندەیە ئێمە داوامان گەل هەموو هێزن کوردستانی کە دەنگیان هەبە هەلوەستیان هەبە کە ئێمە کورد لەژێر خەتەریەکە گەورە دەنا لە کانتۆنی عەفرین و لە کانتۆنی شەهبا و ناو شاری حەلەب هەر ئەوە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە بڕاستی هەلوەستێکی جەدیان هەبە نەمازەکە پەیوەندیەوان دەوڵەتە داگیرکردیا تورکی سیاسی هەیە ئەبێ ئەوجی ئەستەحقاقەکە نەتەوی وەکو هەلوەست وەرگرن کە کورد ئەبێ چۆن داوای ئاشتی دکن خۆ بەرگری لە خۆ دکن و نەبوونە هێرشکار لەسەر کەسێک نە هێزە سووریا دیموکراتیک و نە یەپەکە و نە یەپەژە ئەمانە هێزن بەرگرینە لەخۆ ئەکەن لە جغرافیا ئەخواکەن لە خشەیە خواکەن لە پرۆژەیە خۆی سیاسی ئەەکەن لەبەر ئەوە ئەگەر بەیانی ئێمە نەزان چ تێ پێشەوە احتیمالە زنجیرەیەک چالاکی بێنە لە دارخستن لەبەر ئەوە احتیمالە خەڵکی خۆمان باشووری کوردستان حەز بکەن مساعداتان بۆ خەڵکێمەی لێ قەوما و لە کانتۆنی شەهبا بنێرن کە ئەوانە ئیستا لە ڕێگاون دوو کاروان لە ئەوانە گشتونە شارەکانی تەبقە و ڕەقا و کاروانێکی دیکەژی بە نەیازن ئەوانجی بنێرن بۆ تەبقە و ڕەقا بۆ لە ئەو کۆمەلکوژیا ڕێزگار بکەن داوامان هەیە ئەو دەرگای فێشخابوور سێمارکە ئاسانی زۆر بکرێت کە ئەتوانی بن خەڵکی خۆمان دەنگێ خوا و ئالیکاریە خوا بگیرن خەڵکی خۆمان لە ڕۆژئاوای کوردستان و هەرێمێن باکوور ڕۆژهەلاتی سووریا بەڕاستی ئێمە بەردەم خەتەریەکە مەزنن تورکیا ئەنتیقامەکە گەورە لە کورد ئەکە لەبەر کورد ئەتوانی بوو هەوپەیمانی سەرەکی کە داعشە لە کۆبانێ بشکینە ولبەر ئەواژی ئەم دەستەیە تەحریر شەم پێش ئێستا بناوی جەبهەت النوسرا لە 2012 ئێریشی شاری سەرێ کانی کردن دوای ساڵێک لە دەستپێکردنا کریزە سووری ئەوەژی مەبەستیان بوو کە هەرێمن کوردی داگر بکەن و کوردان بێ بەش بکەن لە جوغرافیای سووریا و خەڵکێمە پەنابەر بکەن و خەڵکێمە وەکو فڵەستینیە 48 لوان بێ و دەروەشی نور سەیری وڵاتی خۆ بکەن ئەو هەموو دەستکەفتێک کوردان هەیە ئەو سوقلاوانی سیاسی و دیپلۆماسی ئەمڕۆ هەیە بسایە خوینە شەهیدانە زیاتر لە 12,000 شەهیدمان هەیە
زیاتر لە 20,000 بریندارمان هەیە و تا ئێستاژی خەڵکی خۆمە بەرگری خۆ ئەکەن و ڕۆژانەژی تورکیا بە دەروون بفرۆکەین جەنگی و بە تۆباران خاکە جغرافیای ڕۆژئاوای کوردستان و هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردومان دەکات. پێویستمان بە هەلوەستە، پێویستمان بە ئالیکاریە خەڵکە بە خەڵکێن کوردستان بە ئەرکی خۆی نەتەوەیی نیشتمانی بە ئەتوانی بن دەنگ نەرینێ خۆ دەرببرن کە ئێمە بەڕاستی خەتەریەکە گەورەنە دیفاکتۆیەک هەیە و تا ئێستا چارەسەریە سیاسی دیار نییە ئەبێ خەڵکی خۆمان پاڵپشتی ئەو پرۆژەیە هەان بکەن ئەو پرۆژەیە هەان ڕاستە ڕۆژ بڕۆژ گەورە دەبە بەڵام هەر پێویستیامان هەیە تەڤیگ و پەیوەندیان هێزە دیموکراتیک لەگەڵ هێزی ناودەوڵەتی هەیە بەڵام نایەوێ واتەیە هەن کە خەڵکی خۆمان هێزن سیاسی کوردستانی دەگیان نەبە و هەلوەستیان نەبە. هەموو دەزانن کە بارودۆخی سووریا و ڕۆژاوی کوردستان ساڵی 2011ەوە کێشە مەلملانەی تیادا دروست بوو هەلومەرج بۆ کورد ڕەخسا و ئیدارەی خۆسەری دروست بوو خۆ بەڕێوەبەری هەیە کە نەچۆتە ژێر باری سیاسەتەکانی چ دەوڵەتی سووریا و چ دەوڵەتی تورکیا و نەچۆتە ژێر هەیمەنەی سیاسەتەکانی ئێرانەوە و بۆ خۆیان توانیونە ئیدارەیەکی خۆسەری لەو ناوچەیە دروستکەن کە ئەمە پێچەوانەی خواستەکانی تورکیا و هەموو ئەو دەوڵەتانن کە داگیرکاری کوردستانیان کردووە. بۆیە لە کاتی هاتنی شەتەکانی داعشدا هەر لە سەرەتا کەوتنە ئەوەی کە پەلاماری ناوچە کوردیەکان بن لە سەرەتادا ناوچەکانی وەکو کۆبانێ و گرێسپی و ئەفرین و ئەوانە زۆربیان داگیر کران. ئێمە دەزانین کە بەرەی نووسرە و ئەوەی کە پیانەوترێ بەرەی تەحریری شام ئەمانە بەشێک بوون لە چەتەکانی داعش و پشتیوانیەکان لەلایەن دەوڵەتی تورکیا و ئەوانە دیسانەوە لەوان جیابوونەوە و لەبەرەوەی کە ڕێکخراوی تیرۆریستی داعش بە ڕێکخراوی تیرۆریستی عالەمی ناسێرا ئەمانە بە هەندانی دەوڵەتانی داگیرکە توانیان بۆ ماوەیەک خۆیان بدزنەوە لە خوا دوورخەنەوە لە داعش و ئێستا پشتیوانی دەوڵەتی تورکیا جارێکی تر بۆ ئەوە بۆ درخستنەوەی دەسەڵاتی کوردی لە ناوچە سنووریەکان و گەشتن بە دەریای سپی ناوەڕاست ئەوان دیسانەوە کەوتونەتە پیلان و بەرنامەی کاری خۆیان بۆ ئەوەی کە جارێکی تر دەستکەوتەکانی کورد لە ڕۆژاوی کوردستان بەرەو مەترسی و بەرەو هەڵدێر بەرەوە و ئێستاش لە تازەترین هەنگاوێنە پەلاماری ناوچەی حەلەبیان داوە کە ئێمە ئازانین دوو گەڕەکی کوردنشینی سەرەکی لە ناوشاری حەلەبا هەیە کە زۆرێک لە خەڵکانی ئاوارەبووی ناوچەکانی تری کوردستان بە تایبەتی لە عەفرینەوە کەوتونەتە ئەو دووگەڕەکە و ئێستا زیاتر لە 200,000 کەس لەو ناوچەیەدا گیریان خواردەوە گەر شەڕەکە لەو ناوچەیە درێژە بکێشێتوە ئێستا پلانی ئەوان لە ناوچەی شەهباش هەیە کە زۆرێک لە خەڵکانی عەفرینی شەشتا لەو ناوچانن کە ئەوانیش مەزانداکرێن بە 200,000 کەس هێشتا ئەوانە هەمویان لەژێر هەرشە و گوڕەشەدان ئێمە دەزانین کە بەم سەر دووسەرمای زستانە ئەو خەڵکە مەدەنیە لە قەوماوە لەلایەن ئەو گروپە تیرۆریستانەوە بە هاوکاری دەوڵەتی تورکیا گەمارۆ دراوە و خەڵکانێکی زۆر ڕەقبوونەتەوە بێنانی و بێ هاوکاری و بێ کارەبایەکی زۆر لەو ناوچانە هەیە. ئێستا ئێمە دەزانین زۆربەی ناوچەکان گەمارۆ دراون و ئێستا ناوچاری حەلەب مەترسێکی گەورە و هەڕەشێکی گەورە لەسەر ژیانیان هەیە. ئەو خەڵکە مەدەنیانە ئێستا لە بەر هەڕەشێکی جدیدان و پێویستە لەسەر نەتەوەی گرتوەکان و لەسەر ئەو ناوەندانەی کە محتەمەن بە مافی مرۆڤ و دیموکراسی لەسەر تاپای گیان و ناوچەکە بە جدی بکەونە خۆیان و ڕێگری بکەن لە کوشتوبڕ و قەتڵ و ئامەی کە ئەو گروپە تیرۆریستانە بە تایبەتی کە ئەوان بڕیان نە بە دیموکراسیەت نە بە ئازادی نە بە مافی مرۆڤ هەیە و ئەوانە لەژێر کاریگەرێتی هەژمونی مەسهەبیدان و سڕاعێکی گەورە لە نێوان هەردوو بەرەی شیعە و سونە لە ناوچەکە دروست بووە و شەڕێکی گەورەش لە ناوچەکەدا هەیە کە ئێمە ئازانین شەڕی نێوانی ئیسرائیل و حەماس و حیزب الله و حوسیەکانی یەمەن و دەوڵەتی سووریا لەو ناوچەیە بوونی هەیە و هێزەکانی ئێرانیش بۆ بپاراستنی بەرژەوەندەکانیان لە ناوچەکە تەواجودیان هەیە. ئەم شەڕ و ململانەیە بۆی هەیە کە بە هەمویان شەڕەکە بەرەو هەنگاوێکی گەورەتر و مەترسیدارتر بەرن و ئێستا کورد لەبەر هەڕەشەی جدیدایە لە نێوان ئەو ململانەوە و بەرداشتەی کە ئەوان بە هەموو نایەک دروستیان کردووە و ئێمە دەزانین کە ئەمڕۆ دوێنێ هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران کۆبوونەوەیان کرد و وەزیری خارجی هەردوو لایەن لێدوانیان بۆ کەناڵەکانی ڕاگەاندندا کە ئەوان لە هەموو ئەو
ململانێ و چەشمە چێشێکل ناوچەکەی هەیە سراعێکی گەورە لە نێوان هەردوو لایەنە هەیە لە هیچیانە کۆگنین بەڵام تەنها لەسەر شتێک کۆکن کە ئەوەیە لەسەر پێگەی کوردووە لەسەر دەستکەوتەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەوان هیچ کێشێکیان نییە و ئەمەش درێژە پێدەریە و سیاسەتەیە کە ئەوان لە ساڵەکانی هەشتاکانەوە هەردوو سێ دەوڵەتی داگیرکاری کوردستان ڕێکەوتنیان لەسەر کردووە و لەسەر هیچ شتێک کۆک نەبووبێتن لەسەرەوەی کە پێگەی کورد و دەستکەوتەکانی کورد لە باربەرن ئەوان ناکۆچیان نییە بۆیە ئێمە لێرە وەکو بەڕێ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان یەکەم داوا لە نەتەوەی گرتوەکان و لە هەموو ئەو ناوەندانەی کە لە ئەوروپا لە ناوچەکانی تری جیهانە بازە دیموکراسیە دەکەن لەبەر پرسیارەتی مێژووی خۆیان ناخوان نەدزنەوە و ڕێگری بکەن لە کوشت و بڕی بە کۆمەڵی خەڵکی ڕۆژاوای کوردستان و ڕێگاچارە بدۆزنەوە بۆ ئەو خەڵکانەی کە ئێستا گەمارۆ دراون بۆ ئەوەی کە لە ژێر سایە و چاودێری نەتەوەی گرتوەکانە لە ناوچەکان بجێزرێنەوە بۆ ناوچێکی ئامن کە دوور بێ لە دەستی تیرۆریستان هەروەها داواکاریمان هەیە لە هەموو ناوەندەکانی مافی مرۆڤ لە کوردستان و لە عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی تازە هەڵبژێرایی کوردستان و حکوومەتی عێراق کە هەڵوێستی جدیان هەبێ لەلایەک ڕێگری بکەن لەوەی کە قەت و عام کرێەوە سنوورەکانی هەرێمی کوردستان بەڕووی ئاوارە بوانە بکەنەوە و لە هەمان کاتیشدا ئەرچێکی ئەخلاقی مێژووی لەسەر هەمووانە بە هەرێمی کوردستان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە ئێستا کار بکەین بۆ ئەوەی بە زووترین کات کەمپینێک بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری مرۆیی بۆ لە ڕووی خۆراک و پێداویستەکانی ژیان و داو دەرمانەوە بۆ خەڵکی ئاوارەی ڕۆژاوای کوردستان دابین بکەین و ئێمە دیسانەوە لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین کە بە هەر شێوازێکبان ئەلوێت بین بەیەکەوە دەستی یەکتری بگرین بۆ ئەوەی کە ڕێپیاوانێک لەسەر شەقامەکانی کوردستان دروستکەین کە دیسانەوە بە داگیرکەران بڵێن کورد لە هەر گوێیەکی جیهان ئازارێکی پێبگا ئێمە یەکین و پشتیوانی لە براکانمانەکەین لە ڕۆژاوای کوردستان و لە هەمان کاتیشا بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی کەمپینێکی ئینسانی دروستکەین لێرە چیمان پێکرێت لە هاوکاری و پشتیوانی ئینسانی بۆ گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان درێغی نەکەین